یەکێتی لە ئێرانە باڵیۆزی ئێرانیش لە هەرێمە سەرۆکی هەرێمیش بەڵێنی داوە هیچ هەڕەشەیەکی ئەمنی لە هەرێمەوە بۆ سەر ئێران دروست نەبێت. هێزەکانی ڕۆژهەڵاتیش دەڵێن چەک دانانێت. شاندێکی باڵا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێرانە و باڵیۆزی کۆماری ئیسلامی ئێرانیش لە عێراق لە هەرێمی کوردستانە. ئەو وادەیەش نزیک بووەتەوە کە تاران بۆ چەکدانانی پارتە ڕۆژهەڵاتیەکان دیاری کردووە کە 19 ئەیلولە. میدیاکان و بەرپرسانی ئێران هۆشداری دەدەن لە دوای ئەو وادەیەوە لە حاڵی جێبەجێ نەکردنی ڕێککەوتنی ئەمنی بەغدا و تاران هێرش دەست پێ دەکەن. بەرپرسێکی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانیش گرتنە بەری ڕێو شوێنی نوێ بۆ شارپرێز ئاشکرا دەکات. ئەوەی ئێستا مەترسی لەسەر دروست بووە پارتە ڕۆژهەڵاتیەکانن لە هەرێمی کوردستان و لە چەند ڕۆژی ڕابردوودا حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەو بارەیەوە هۆشداریدا. پێشتری 6 پارتی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان لە دوای کۆبوونەوەیان پێکەوە لە ڕاگەیەندراوێکدا یەکدەنگی خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی ئێران بە تایبەت لە ساڵیا دیگەان لە دەستدانی ژینە ئەمێنیدا دەربڕی. ڕۆژ بە ڕۆژیش ئەو وادەیە کەم دەبێتەوە کە ئێران دایناوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنە ئەمنیەکەی لەگەڵ عێراق و بەرپرسانی هەرێمی کوردستان. هەرچەندە باز لەوە کرا حیزبی دیموکرات و پارتی ئازادی کوردستان بارەگاکانیان لە ناوچە سنووریەکان چۆڵ کردووە، بەڵام بەرپرسێکی حیزبی دیموکرات ئەو زانیاریانە ڕەت دەکاتەوە و دەڵێت نەکشاونەتەوە بۆ ناوخۆی هەرێم و لە سنوورەکان ماونەتەوە، بەڵام ڕێوشوێنی نوێیان گرتووەتە بەر. حەسەن کاکیلی ئەندامی پەیوەندیەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە لێدوانێکدا بۆ شارپرێز ڕایگەیاند لەم ڕەوشەی ئێستا هاتووەتە پێشەوە ئێمە وەک حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و حیزبەکانی دیکەش ڕێوشوێنی خۆمان گرتووەتە بەر و جێگۆڕکێمان بە هێزەکانمان کردووە، ئەوەش بە هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێم و حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم بووە، بەڵام وردەکاری چۆنیەتی جێگۆڕکێکەی ئاشکرا نەکرد، ئەوەش لەبەر پارێزراوی ڕێوشوێنە ئەمنی و سەربازیەکان. کاکیلی دووپاتی کردەوە ئەوان بە هیچ شێوەیەک ئامادەی چەکدانان نین و بە هەر جۆرێک بێت پێشمەرگەکانیان دەبێت لە شاخ بمێننەوە. هەروەها ئەو ئەندامەی حیزبی دیموکرات گوتیشی بیانووی کۆماری ئیسلامی ئێرانەوەیە کە بنکە و بارەگاکانی ئێمە بنکە و بارەگای چەکداری و سەربازین، بەڵام ئێستا لەگەڵ لایەنە نێودەوڵەتیەکان لەسەر خەتن و ئەوان هاتوون و سەردانیان کردووە کە شوێنەکانی ئێمە سڤیلن نەک سەربازی. ئەماژەی بەوەش کرد ئەوەی بەلای پارتە ڕۆژهەڵاتیەکانەوە گرنگە کێشە و ئاڵۆزی بۆ هەرێمی کوردستان دروست نەکەن. خۆش لە کاتێکدا دوێنێ محەممەد کازم ئالسادق باڵیۆزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراق و شاندێکی یاوەری سەردانی هەرێمی کوردستانیان کرد. بە پێی ڕاگەیەندراوێک لا کۆبوونەوەیەکیدا لەگەڵ باڵیۆزی ئێران نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم ڕایگەیاندووە هەرێمی کوردستان پابەندی ڕێککەوتنی ئەمنی نێوان عێراق و ئێرانە، دڵنیاییشی داوە هەرگیز ڕێگە نادەن هیچ هەڕەشەیەکی ئەمنی لە هەرێمی کوردستانەوە بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران دروست بێت. ئەوەش هاوکاتە لەگەڵ سەردانەکەی سەرۆکی یەکێتی و شاندی یاوەری لەو حیزبە کە چوونەتە تاران و بەپێی سەرچاوەکانی میدیای ئێرانی و ناوچەیی سەردانەکە بەشێکی سەرەکی پەیوەندی بە بابەتی ڕێوشوێنەکانەوە هەیە لە بەرامبەر پارتە ڕۆژهەڵاتیەکان.